ناوەڵە نەفتمان وەرنەگرەوە والحەمدوللا پێویستیمان بە نەفتیش نییە بۆ وەڵا دنیا خۆشە و دنیا گەرمە و دەولەت سەر حکومەتێ و الحەمدوللا کارەبا 24 سەعاتە و ئیتر پێ دەکەین و وا نەفتمان لۆ چییە؟ حکومەت تەقسیری نەکردیە کارە 24 سەعاتە نەفتی دەدات بەسەمە نامانەوێتن چکە دنیا خۆشە الحەمدوللا مەمنونی حکومەتەکەینا حەقی هەوامان لێ وەرناگریت و حەقی ئەو ڕۆژەمان لێ وەرناگریت و مەمنونی حکومەتی خۆینە و چ عیبمان نییە و ئینشەڵا دنیا هەروەها بەردەوام بەخێر دەچیتن. سەکانت پێچەوانەیە یاخۆت دەتەوێت پەیامێکی بەم شێوە بگەینی حکوومەت؟ وەڵڵا مشکلەکە ئەوە هەرچ قسێکی بکەن کەس گوێی لێ نییە لەبەرەوەی هەموو گۆیان کەڕە ما چ دەڵێن زیاتر لەوەی چ دەڵێن الحەمدوللا شکری خوای دەکەین و وا دەژین و نامرین و ناتت کڕی ئەوسا وەڵڵا بلێ بچێ ناوەڵە نەوتمانیش نەکڕیە لەبەرەوەی الحەمدوللا پارە نییە بکڕین ما بە چ دەکڕین ئەگە پارە هەبی دەکڕین ئەگە پارەش نەبیتن بە چ دەکڕین بەس ئەمە مەمنونی حکومەتی یەک داوامان لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە ئەگە قبول بکەن لەخۆ بچین دار و ماران لە چیای ببڕینەوە بێن لەخۆ ئاگری خیالکەین وشی پێشان خانی بەوانش وەڵڵا الحەمدوللا ئەوانش قبول ناکەن ئەوجەوەیە لە کارتۆنی بگەڕێن و کارتۆن و قاقەز و لەسەر جادەی خڕکەین سەرمای زستان بە کارتۆن نەبی وەڵڵا ببیت نەبیتن دەبیت تەحمل بکەین لەبەرەوەی دەبی هاریکار بین لەگەڵ حکومەت حکومەتی هاریکارە لەگەڵ مامەش هاریکار دەبین لەگەڵ حکومەت الحەمدوللا مادام حەقی بارانمان لێ وەرناگریت حەقی هەوایەکەی دەکێشن لێمان وەرناگرن حەقی ئەو ڕۆژە گەرمەی لێمان وەرناگرن ماڵی خۆیان هەزار جا الحەمدوللا پێویست نییە لەسەر حکوومەت لە وەرزی زستانان نەوت بەسەر هاوڵاتیاندا بەش بە آخر فەقیری حکومەت بخۆی نەفتی نییە ما نەفتی لە بەش بە وەسعکات نادرین دەڵێت لە هەرێمی کوردستان ڕۆژانە بەرمیلەنەوەتەک دەردەچیت و دەنێژ دەردە دەرەوە بڕوا ناکەم یەک بەرمیلیش لە کوردستان دەربچیت لەبەرەوەی ئەگە بەرمیل کوردستان نەفتیە باە بیفرۆشت بان کەم و چی خەڵکەکەیشی دەدا بەس نیتی فەقیری مالە کۆ دەینیتن